سلااوان لێ بێتەوە ئەم کاتتان باش ئەمڕۆ لە قەزای چۆمان بۆ یەکەمین جار سنتەری گورچیلا دەکرێتەوە لێرە دکتۆر کامەران مەلا محەممەد شێروانی بەڕۆبەری گشتی تەندروستۆران و قایمەقامی چۆمان بەرپرسانی تری حزبی و حکومی ئامادەن کە بۆ یەکەمین جارە سنتەری گورچیلا لە قەزای چۆمان دەکرێتەوە لێرە ژمارەیەکی زۆر لەو هاوڵاتیان کە تووشی سستی گورچیلە بوونە بەکردنەوەی ئەم سنتەرە کاراسانێکی زۆر بۆ ئەوان دروستە بێت لەبەرەوەی پێشتر ئەو خەڵکانە دەبواە لە چۆمانەوە دەوروبەری چۆمانەوە بچوبانە نەخۆشخانەی ئاشتی کە بەشی گورچیلەی لێ هەیە لەوێ چارەسەریان بۆ کرابە ئەوەش لە ڕووی هاتوچۆ مەسروفاتێکی زۆر لە سەروان دەکەت و هەم کاتشی لەوان دەگرت بەڵام بەکردنەوەی ئەم سنتەرە کار ئاسانی زیاترەکە ئێستا کردنەوەی ئەم سنتەرە لەلایەن یەکێک لەو کەسانە و کە ناوی نەژادە تووشی سستی گورچیلە بۆ لێرە خۆی و هاوسەری کە هەردووچیان نەخۆشی گورچیلیان هەیە لێرە ئەم سنتەر لەلایەن ئەوە کراوە وەگوتم هەر یەک لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران و بەڕێوەبەری نەخۆشخانەی چۆمان و قایمەقامی ئەم شارە ئامادەیان هەیە دواتریش پەیامی دکتۆر کامەران مەلا محەممەدتان بۆ دەگوازینەوە ئەو زەحمەتی لاکۆت استفادە هەیە لەوەی کە زەحمەتی لەسەر کرد صالح ان شاء الله سلامات ان شاء الله ماشي إليني خوي لا يعني في يشتري يعني 17 جنيه بێگومان لەوێ هاتوچیان پێکرد ئەویش بۆ هۆکارێکی زۆر باش کە ئەو سنتەرە لێرە کرایەوە جێی دەستخۆشیە بەڕاستی لۆ هەموو خەڵکی منتیقەی و بەتایبەتی نەخۆشەکان بەڵام هەر نەخۆش ئەزانی ئەوەی وی چیە کە لێرە بێگومان ڕەنگی ئەوانەی کەمتر ئەو لەو بابەتەی بزانن جێی دەستخۆشی و سوپاس و سوپاسی حکومەتی هەرێم و دام و دەستگا و ئەو کەسانێک کە پشتگیر بووین لە وەزعی بەڕاستی جێی دەستخۆشیە سراحەتی پێبەخشیوە ناو جیهاز بێگومان تەمان ئێستا خۆ نەخۆشە نەفەرێکی ئەوێ کە لەگەڵی هاتوچۆیەکە واتە دوو تا ئێستا ئەمن حدودی 20 ڕۆژێکە بەڵام جەنابی مام نەجاتی پێم وایە 2-3 ساڵە هاتوچۆی سۆرانەکە زاسعات چەندی بەیانی شەشی هەفتی بەیانی دەبات چوو لەگەڵی بێ و مەسروفی ڕێیە و ناخواردنەکو جا لە کۆتاییەکەی ئەمە سوپاسی هەموو دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانەی پێشگیری لەو وەزعی بوون سوپاسی خۆشەکەی کە سەردان و کردین و سوپاس بکەین بەڵام هەندێک کەم و کوڕیش هەنە پێم وایە ئیشارەتەن پێدا بوو لە دەستنووسەشی کە بە جەناب بوو بگەینی کەلۆن جێبەجێ بکەن جا بەزار پێتان ناڵم پێم وایە کاک عەبدوڕەحمان پێی بدە ئەوە پوختەی داواکاری نەخۆشەکانە لێرە یاداشتێک بە ناوی هەمان نووسیتمانەگە جەنابتان تەماشایش وڵا کاک بەڕێز دکتۆر کامەران ئەوڕۆژ لێرە بووین لە دیوانی قایمقامیەت وەختەی باشمانە بۆ مۆزوعی تەرخان کرد کە ئینشاڵڵا ئیدامەی هەبی جیازەکان لە بن سێڤیسی بەردەوام دابن و بە هیچ نەوعی عەتاڵی لێ پەیدا نەبی چونکی هەر عەتاڵێک هەر تاخیربوونێک هەر کاتەگە و جیازانە ئیژنەکان زەحمەتی بۆنگۆ دروست دەبی جەنابی دکتۆریش ئەکید تەواجودیان کامل لەو ئامادەکاری هەمویان شان داوە ئامادەکاری خۆیان دەستا سپاسان دەکەین خێزانیش يعني ئێستا لەوەتی لە دەی دووە ئێرە
بەس بەکار بۆ جیهاز لەمانجی دوو زیاتر پێشتر فەرقی زۆر ئێستا لەگەڵ واجبە 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 ناوە حسابەکەم هەموو کەس لەکنەوە عندك نقصاني ما عندنا إشارة أنا بتساواني إن شاء الله والله جنابي دكتور كامران وڕێوەبەری گشتی تەندروستی سۆران تقریبا لەگەڵ دکتۆر ئەحمەد جەماعەت ستافی تەندروستی چۆمان تقریبا حدودی 2 ساعات و نیوە زۆر بە سڕی باسی ئەو کێشانەی تەندروستیمان کردووە هەر هەمووی نەک هەر مەسەلەی غەسلی کلیە حتى ستافی تەندروستی چۆمان هەیە نا الحمدلله ئەوانش چی لەدەستیان بێت سووریان نەکردیان أكيد والله بالراسي يعني خاصة نخوشخانة توماني شو أوش يقلا نخوشخانة خامنة كاني كردستانة بالراسي زي قاعد خوشينا همتي باشان كردو زمان زورش خم خورن دنيا يعني هرهم تان زمان يعني أو ستافي كليرة باوركا يعني روجانا بلين دكتي 2000 داواکاری خوان دەگەێننەوەی هەرچی خوان زێبە زێ دەکەن بەڕاستی نا واجبە ما واجبە قەمەوە هەنگاوی چەند گرنگە زۆر ینی زۆر ینی بزانە حسابی خۆت بکە ئەوە لێرە ئێستا بنەماڵێ مام نەجات بەخۆی و بە خێزانیتی دوو کەسیشان لەگەڵ دابی طبعا لێرە لە بۆ سۆران مەساریفی ڕێ لە ڕووی گواستنەوە دوو نەفەر لە کار دەبن لە ئیش دەبن دەبی لەگەڵیان بن لەوێندەر هەتا ئەو چەند سەعات بە چەندە مودەکەی کە تەواو دەبن پاشان احتیمالە ناخواردنەجییان بێتە سەری کە لە دەرەوەی ماڵی خوان و سنووری خوانەوەوانە شتێکی زۆر زۆر گرنگە گرنگتر لەوەیە کە ئەمە چاودێری جیهازەکان بکرێ بەوەی کە سێرڤیزیان بەردەوام بی پێداویستیەکانیان بەردەوام بی بەوەی کە هەر جیهازێک هەر ڕۆژێک ئەتەڵەکە بی زەحمەتێکە بۆوانە دروست دەبی ئەناکیت سەلامەت سيس حتى دانشتي متى جهازك تساويته زاليرش تقريبا عندك جهازك كان عطليتي انا هي او دو جهاز ايراني كي باش بلى اگر یک جهاز چیش ئەوەی هەبی ئەوەی کە دەتوانێت تەحویزی بکات و گرنگ ئەوەیان بۆ لە سنوور و لە سەنتەری قەزای چۆمان دەرنەچێت وخدا اما قولترين خلاط اللي هم كلير درناتي ان شاء الله خوای گەورە شفاتان دەدا ان شاء الله سلامت بي دكتور جان زور ممنوني واخر بنوسي يا ربي پێویستی پێ نابی ان شاء الله ان شاء الله ان شاء الله ممنوني بەڵێەوەی بینتان کەنەوەی سنتەری گورچی لە لێرە قامەقامی چۆمان بەڕێبەری گشتی تەندروستی سۆران بەڕێبەری نەخۆشخانەی چۆمان ئامادەیان هەیە و ئەو هاوڵاتیانەی کە لە چۆمان تووشی سستی گورچی لەبوونا لەم شوێنە لەم سنتەرەك ڕۆژانە ئەوەی ئەو کارە پێویستیانە کە پەیوەستە بە پرسی سزبوونی گورچی لە لێرە بۆیان دەکرێت هەیە 3 کاتژمێر بۆ 4 کاتژمێر دەمێنێتەوە ئەوان باسییان لەوە کرد بۆ قایمەقامی چۆمان و بەڕێبەری گشتی کە ئەوان پێشتر دەبواە بچوبانە سۆران کە ئەوەش بۆ ئەوان کارێکی زۆر زۆر ئەستەم بوو لەبەرەوەی تێچوویەکی زۆری ئەویست و کاتێکی زۆری لە ئەوان نەگر بەکردنەوەی ئەم سنتەرە کاراسانێکی زۆر بۆ ئەوان دروست دەبێت. لێرە دیارە بەڕێبەری گشتی تەندروستی سۆران دەیەوێت قسە بۆ دەستگاکانی ڕاگەاندن بکات لەبارەی کردنەوەی ئەم بەشە کە چەندە گرنگە بۆ هاوڵاتیان وە بەرنامە و پلانی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سۆران چییە لۆ ئەوان لۆ بابەتی تەندروستی ڕۆژ بەڕێبەری گشتی تەندروستی سۆران و قایمەقامی چۆمان قسە بۆ دەستگاکان ڕاگەیان نەکە. دیارە ئێمە ئەوڕۆ لە ڕوانگەی ئەوەی کە
دەبەری باڵەکاتیکی گرنگێکی تایبەتی لای جەنابی سەرۆک بارزانی و خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی ئێمە لێرەین ئەمڕۆ لە قەزای چۆمان بۆەوەی بەدواداچوون بۆ کەموکوریەکانی کەرتی تەندروستی لە قەزای چۆمان بکەین ئێمڕۆ پێش ئێرە سەردانی قایمەقامیەتی قەزای چۆمانمان کرد و بە تێر و تەسەلی هەموو کەموکورتەکانی کەرتی تەندروستیمان لێکۆڵیتەوە و ڕێگە چارە و پلانی باشمان بۆ دانەوە. ئێمە ئەمڕۆ لە پێینا بەرزکردنی ئاستی خزمەتگوزاریە تەندروستیەکان و باشترکردنی ڕەوشی تەندروستی لە قەزای چۆمان لە نەخۆشخانەی گشتی چۆمان ئەمڕۆ سنتەرێکی تایبەتی شوشنەوەی گورچیلەی پێشکەوتوو لە نەخۆشخانەی گشتی چۆمانمان کردەوە کە ئەم سنتەرە بە 5 بێدا و 5 تەختە و 5 ئامێری پێشکەوتووی شوشنەوەی گورچیلەی تێدایە کە بە باشترین ئامێرەکانی شوشنەوەی گورچیلە دادەنێن کە پێش ئێستا هاوڵاتیان و نەخۆشەکانمان لە سنووری قەزای چۆمان بە ناچاری سەردانی سنتەری قەزای ناوەندی سۆرانیان دەکرد کە ئەمە جگە لە هاتوچۆ کولفەیەکی زۆر لەسەر نەخۆش دەکات. ئێمە لەو پێیناوە ئەو سنتەرەمان کردیتەوە کە چیتر هاوڵاتیانی قەزای چۆمان سەردانی شاری سۆران نەکەن و لە نزیک ماڵی خۆیان چارەسەری وەربگرن. ئەم جیهازانێکە دابینکرانی هەر ئامێرێکی بە زیاتر لە 2 دەفتەر دلار دەخەملێنێت و تێچووی شوشنەوەی گورچیلە بۆ هەر نەخۆشێک بۆ هەر جارێک زیاترە لە 37 دلار کامە کولفەیەکی زۆر لەسەر حکوومەت و ئەگەر هاوڵاتی لە کەرتی تایبەت ئەم شوشنەوەی گورچیلێ ئەنجام بدە بە زیاتر لە 200 بۆ 300 دلار ئەنجام دەدا کامەوا دەکات تێچووی بۆ هاوڵاتیان کەمتر بیتن و هاوڵاتیان بە باشتر چاودێری تەندروستی خۆیان بکەن. ئێمە لە بەڕێوەبەراتی گشتیمان پلانێکی باشمان هەیە کە بتوانین لە ئاستی ئەو داخوازیانە بین کە هاوڵاتیانمان لێمان هەیە و کەرتی تەندروستی وا لێ بکەین کە هاوڵاتیانمان لە قەزاکانی تری ئیدارەی سەربەخۆی سۆران ناچار نەبن سەردانی سنتەری قەزای ناوەندی سۆران بکەن بۆ چارەسەر و هەموو چارەسەریەکانی بەردەست بکەن. دیارە لە ساڵی 2023 ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتیمان بەس تەنیا لە قەزای چۆمان بە زیاتر لە 500 میلیۆن دینار ئامێر و پێداویستی پزیشکیمان بۆ سەرجەم بنکە تەندروستیەکان و نەخۆشخانەی سنوورەکە دابین کردووی قەزای چۆمان و هەروەها بە خۆشحاڵیەوە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی درا بە دابینکردنی ئامێرێکی سیتیسکەن بە زیاتر لە ملیارێک و 200 میلیۆن دینار کە لە ماوەیەکی نزیکدا ئەوانە جێبەجێ دەکرێت. باشە کاک دکتۆر هیچ ئامارێک لەبەردەستە کە ژمارەی ئەو کەسانی توش سستی گورچیلە بوونە لە سنووری بەڕێوەبەراتان؟ ئێمە بە هەمووی زیاتر لە 68 دانە نەخۆشمان هەیە کە کێشەی گورچیلان هەیە و پێویستیان بە شوشنەوەی گورچیلە هەیە لە سنووری قەزای چۆمانیش پێمابی ئێستا ئەوەی کە هەیە چونکە ڕێژەکە ناتوانانی بە سابەتی دیاری بکەیت لە زیادبوون و کەمبووندایە ئەوەی لە قەزای چۆمان هەیە زیاتر لە 9 نەخۆش کە ئێستا بەردەستن و پێویستیان بە شوشنەوەی گورچیلە هەیە بەڵام ئەو ئامەیرانە کە ئێمە دامانەوە تاوەکو 20 نەخۆش بۆ 30 نەخۆشیش دەتوانانی تەختیای بارودۆخەکە بکە ئەگەر خوا نەخواستە نەخۆشی زیاتر پێویستی بە شوشنەوەی گورچیلە بی. دکتۆر ئەو جیهازانی کە لێرەنا معلومی جەنابتە هەمویان کۆن و لە شوێنەکان ترهێنراون هیچ جیهازێکی نوێی لێ نییە. تەنیا ئێرانیەکان نەبی زۆر جار تووشی گرفت دەبی نەخۆشی 9 ساعت مایتەوە دۆ شوشتنی گورچیلە. چارەسەری ئەو دۆخانەکرێت پێ ئاگادارشن حکوومەتی عێراق بڕیارە چەند جیهازش هەم لە هەولێر و هەم لە سۆرانیش دابین بکە. چۆمان مافی ئەوەی ئەبی ئەو جیهازە نوێیانی بۆ بێت؟ ئێمە بە شتێک لێرە ئاگادارتان بکەینەوە بابەتی شوشنەوەی گورچیلە یعنی تاوەکوەتو سنتەرێکی نوێ لە قەزایەکی دوورە دەست بکەوە پێویستی بە ڕەزامەندی وەزیری تەندروستی عێراقەیە. بەڵام ئێمە بە ماوەی ساڵێکە کە ئەمە خەریکی ئەو کارێنێکە و کارێ بگەینە ئەنجام بۆ قۆناغیەکەم ئێستاوە ئەو جیهازانە کە دەرێن کۆن ئەوە نییە بێت 10 ساڵ ئیشی کردی لەوانەیە 6 مانگ ئیشی کردیەوە نییە ئیشیان کردی 10 ساڵبی هەمووشیان سیانەیە هەیە ڕۆژانە سیانە دەکرێن کالیبرێشن دەکرێن و ئەو جیهازانەیەکی لە باشترین جیهازەکان کە دوای ئەنجامدانی شوشنەوەی گورچیلە بە ڕێژەی 150 بۆ شێستی هەموو ئەو کێشەکانی گورچیلە لە ناو خوێندا چارەسەر دەکات کە باشترین ئامێرن بە دڵنیاییەوە ئەگەر ئامێری باشتر ئامێری نوێتر هات بە دڵنیا چۆمان بێبەش نابی چکە سنتەرێکی فەرمیە و بۆ سۆران چ بکرێت بۆ قەزای چۆمانی نفسی کارەکە ئەنجام دەدرێت. باشە جەناب قایمەقام ئەمڕۆ کۆبنەوەتان لەگەڵ بەڕێوەبەری گشتی کرد سەبارەت بە چی بوو باستان لە چی کرد پلانتان چیە بۆ داهات و کارتی تەندروستی بەرەو پێش چەم لایەکتان بەخێر بن زۆر سوپاسی جەنابی دکتۆر کامەران دەکەین بە ڕێوەبەری گشتی تەندروستی سۆران ئەوڕۆ جەنابیان تەشریفی هێنا و لە نزیکەوە کێشە و گیر و گرفتەکانمان باس کرد لەگەڵ جەنابیان تقریبان زیاتر لە 2 کاتژمێر و نیو تەواوی گرفتەکانی تەندروستی لە سنووری قەزای چۆمان ناخستە ڕوو و سوپاسی جەنابیان دەکەین کە لە زۆربەی کێشەکان
گفتی چارەسەرکردنیدا و لە قابلی چارەسەرکردن لە زووترین کاتدا ئینشاءڵڵا و لێرەوە دەمەوێت زۆر سپاسی ستافی تەندروستی بەڕێوەبراتی تەندروستی چۆمان بکەم و ستافی نەخۆشخانەی چۆمان کە بەڕاستی یعنی زۆر بەخەمن لە گەیاندنی داواکاریەکانیان لە کێشە و گرفتەکانیان کە هیچ شتێک نییە بڵێ تاخیری بکەن فەوڕن هەر کێشەکەبی هەر گرفتەکەبی دەگەێنن ئەمەش لە ڕێی خۆمانەوە دەگەێنین بە جەنابی دکتۆر ئەوەی کە باسمان کرد ئەوڕۆ مەسلەی دابینکردنی ئیسعاف و مەسلەی ئەو بنکە تەندروستیانەی کە لە سنتەری قەزای چۆمان لە سنتەر دوورن پێداویستەکانیان بۆ جێبەجێ بکرێت لە ڕووی میلاکات دەوان بەخۆ گونجاندن لەگەڵ ئەو وەزع ئابوووریە کە ئێستا هەیە ئینشاءڵڵا دەکرێت بتوانین بڵین لەمە دووە زۆربەی هەرە زۆری کێشەکان چارەسەر دەکرێن ئەوانەی کە پێویستە و تاڕیە قسەی هەریەک لە بەڕبەری گشتی تەندروستۆرن و قایمەقامی چۆمان بوو باسییان لە گرنگی ئەم جۆرە سنتەرە کرد لێرە وە گوتم ئەمڕۆ سنتەری گورچیلە لە نێو بینای نەخۆشخانەی چۆمان دەکرێتەوە ژمارە و کەسانی کە لە چۆمان ڕۆژانە لەو سنتەرە شوشنەوەی گورچیلیان بۆ کرێت 9 کەسن بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران ئاماری دقیقی ڕاگەیان کە لە سنووری دارەی سەر بەخۆی سۆران 68 کەس 68 کەیس هەیە کە نەخۆشی سستی گورچیلیان هەیە ئەو کەسانەی کە لێرە چارەسەریان بۆ دەکرێت ستایشی ئەو هەنگاوەیان کرد کە کردنەوەی سنتەری گورچیلە کارێکی زۆر گرنگ بوو بۆ ئەوان وە گوتم پێشتر دەبووە بچوبانە سۆران بەڵام بۆ لەمە دووە لەم سنتەرە دەتوانن گورچیلەکانیان بشۆن بەڵێ